ئەمە سنتەری یارمەتی ئۆکرانیایە لە شاری لۆبلن لە پۆڵەندا. ڕۆژانە 150 خۆبەخش کارەکەن بۆ ڕیزکردن و پاکردنەوە و گەیاندنی یارمەتیە مرۆیی و پزیشکیەکان بۆ ئۆکرانیا لە کاتێکدا رووسیا بەردەوامە لە شەڕی دژی ئەو وڵاتە. ئەم گەنجە لە ئەمریکاوە هاتووە خەڵکی کالیفۆرنیایە ماوەی 2 مانگە لێرێ و کاری خۆبەخشیەکات. لە هەموو ژیانمدا لە نزیەکەوە پەیوەندیم بە هیچ جۆرە ململانەیەکەوە نەبووە، بەڵام بە دوای ئەو پێشکەوتنانەوە بووم کە لە دوای شۆڕشی 2014 ڕوویاندا بوو. نەم دەتوانی لەلاوە بوەستم و تەماشاکەر بم لەوەی کە ڕوودەدات و لە کالیفۆرنیا خەریکی کارەکە بم کاتێکدا گیرکاریەکە ڕوویدا. دڵم شکا و تەنانەت پێش نەدەکەنی. خۆبەخشەکانی ئەم سنتەدا پەناهێندا ئۆکرانیەکانیش لە خۆگرن، ئەوانەی کار و هاوڕێ و خێزانەکانیان و خولیا و پلانی داهاتووشیان هەمووی جێهێشتووە. ئێستا ئەوان لێرن یارمەتی ئەو کەسانە ئەدەن کە لەوێ ماونەتەوە. ڕێخەری ئەم سنتەری یارمەتی دانا ئاماژە بەوەکە کە بازرگانی گەورە و بچیشی ئۆکرانی یەکیان گرتووە بۆ کردنەوەی ئەم سنتەرە. لەمانی سێوە لێرەین 900 خۆبەخشمان هەن کە لە هەموو کاتێکدا ئامادەن لێرە بن. 40 کەسی تریشمان هەیە کە ڕۆژانە دێن بۆ ڕێخستنی هاوکاریە مرۆیەکان. لەبەر ئەوە هەرچیەک لە دەستمان بێت دەیکەین. هەموو هاوکاریە مرۆیەکان کۆ دەکەینەوە و ڕیزیان دەکەین کە لە ئەوروپا وڵاتانی دیکەوە نێردراون. بە هاوکاری لەگەڵ حکومەتی ئۆکرانیادا کۆمەکەکان دەگەێنە مریۆپۆڵ و مایکۆلێ و جەنێهێف و خارکێف. زۆرێک لە ناوەندەکانی تری ئۆکرانیاش کە خەڵکی پێویستیان بە یارمەتی خێرا هەیە. ڕێخەرانی سنتەرەکە دەڵێن تاوەکو ئێستا زیاتر لە 600 تان یارمەتی مرۆییان گەیاندوێتە ئۆکرانیا. هەروەها کەسایەتی ناسراوەکانیش بەشداریان لەم هەوڵەدا کردووە، وەک براوەکانی پێشبڕکەی گۆرانەکانی یۆروڤیژنی ساڵی 2022 گروپی ڕاپی مۆسیقای ئۆکرانی بە ناوی ئۆرکێسترای کاڵوش چەند کاژمێرێک بەر لە ڕۆشتنیان خۆبەخشانە بەشداریان لە کۆنسێرتێکی خێرخوازی لە شاری لۆبلن کرد بۆ پشتگیریکردن لە ئۆپەراسیۆنەکان. ئێمە هاتوین بۆ گەورەترین سنتەری خۆبەخشی لە ئەوروپا بۆ ئەوەی بیبینین و پێیان بڵین سوپاس و یارمەتیان بدەین. ماندوو بوون بەڵام دڵخۆشن. مۆسیقاژەنەکان و خۆبەخشەکان پێکەوە گۆرانی سیفانیا دەڵێنەوە. گروپە مۆسیقاکان نوێنەرایەتی ئاوارە ئۆکرانەکان دەکەن. گروپەکە بەگشتی بە وشەکانیان یەکتریان هاندەدا بۆ ئەوەی بە بەهێز و یەکگرتووی بۆ داهاتووی ئۆکرانیا بمێنەوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی مەری سلاڤا گەنگات لە پۆڵەنیا.